تحمل پێویستی بە خەڵاتە حەق خەڵات بکرێت چۆن تحملی کردووە ئێستا کە کۆمەلگای نێونەتەوەی کاتی ئەوە هاتووە بیرێک لە ئایندە بکاتەوە ناکرێت لە ڕۆژە ئاوا و لە باکوور و لە باشووری کوردستان پاش ئەم شەڕێک کە لەگەڵ داعش کراوە تەنها بڵێ وەڵای کوردەکان شەڕکەری زۆر باش بوون و عافیە هەدیەیەکیان بداتێ ئێمە خەبات دەکەین لە پێناوی مافی سیاسیمان ئێستا لە ڕابردوو ئێستا و لە داهاتووشدا ئەو چەکانێک کە وەرمان گرتووە بەکار هاتووە بە باشترین شێوە لە دژی داعش بۆیە ئیجازە بە کەس نادەین چ لە زەیتونەکانمان بدزێ مەسەلەی سێم مەسەلەی هەرێمی کوردستانە کە ئەمڕۆ ئێمە ڕاستە سەرکەوتوین لە ڕووی عەسکەریەوە بەڵام ئێمە کێشەمان هەیە کێشەی ئابووریمان هەیە کێشەی داراییمان هەیە کێشەمان لەگەڵ حکوومەتی عێراق هەیە و هەروەها کێشەمان لە ناوخۆمان هەیە هەولێر و سلێمانی بەیدی لایەنە سیاسیەکان و داوایان لێکرا کە ئەوان بە شێوەیەکی چالاکتر هاوکاری بکەن شتێکی زیاتر زەخت بەکاربێنن و لە بیرکردنەوە هەری کاریمان بکەن بۆەوەی بتوانین کێشەکانمان چارەسەر بکەین ئەوانەی هەن کێشەی سیاسین ئەکید کێشەی سیاسی چارەسەری سیاسی هەیە تقریبا ئەوە بابەتانە بوون کە باسکران لەگەڵ بەڕێزانی کە ئامادە بوون و ئەوانیش بۆ ئەم مەوزوعانە تێگەیشتیانە بۆ ئامادەیەکی خۆیان نیشاندا کە لێرەن بۆی خزمەت بکەن لە هەموو جارێک کە ئینسان لەم باشتێک سەرکەوتو نابێت دیارە خاڵێکی کەمیە یا کێشەیەکی هەیە بۆیە پێویستە مراجعە بکرێت سەبەبی سەرنەکەوتنەکەی دراسە بکرێت دەست پێ بکرێتەوە محاولەیەکی تر چی؟ ئاکات لە کەناڵی سپێدە ئێ ئێمە لەگەڵ برایانی پارتی ڕێکەوتنامەی استراتیژیمان هەوە لە ئانوساتێکدا کە کورد لە بەردەم نووسینەوەی دەستوری عێراق بوو و هەروەها مەبەست لە ڕێکەوتنامەی استراتیژی کۆتایی هێنان بە ئەگەری شەڕ و دوورخستنەوەی بوو و بتوانرێت کورد لە عێراقی تازەی دوای 2003 ئیسیفادەیەکی زۆر بکە و هەمان کاتیشدا پێش 2003 بۆ خۆ ئامادەکردن بۆ دوای ڕوخانی ڕژێم بتوانین بەیەکەوە حکومڕانی بکەین ئێمە لە ئەنجامی شەڕی ناوەخۆ قەبرستانەکانمان گەورە کرد بەڵام لە ئەنجامی ڕێکەوتنامەی استراتیژی و پێکەوە ئیشکردن و حکوومەتی هاوبەشت وڵاتێکی دنیامان ئاوادان کردوتەوە ئەمە چۆن هەرکەس دەیبینی ئێمە ئێستا لە بەردەم ڕێفەرەندۆمین و لە بەرنامەی مافی چارەی خۆنووسین و تا دەوڵەتی سربەخۆمان هەیە بۆیە پێویستە هەموو ئەو کێشە و ئاریشانەی کە لە ناوخۆی هەمانە لە نێوان لایەنە سیاسیەکان کۆتایی پێبینین ڕێکەوتنامەی ئێمە و گۆڕان دەبێ هەنگاوێک بۆ چارەسەرکردنی ئەو کێشانە و بۆ تەرتیبکردنەوەی ماڵی کورد بۆ ئەوی بتوانین ئێمە لە ئامانجەکانمان سەرکەوتوو بین فەرموو ئەوە ڕێیەکی زۆر خراپە تۆی وا نەفەس کورتە ئێمە نەفەسمان وا کورد نییە ئێمە نوێنەری سیاسەتی یەکێتی و سیاسەتی یەکێتی لێکنزیکردنەوەی لایەنەکانە بەشێک لە چارەسەرە نا لە مووقفی متعەندی گۆڕان نا لە مووقفی چی پێدەن غروری پارتی ئێمە بەش نین بەڵکو هەوڵی ئەوە دەین هەردوو لایەن لێک نزیک بکەینەوە و پێمان وایە ئەوەش چارەسەرە ئەمڕۆ خەڵک لە جەبهە پێشمەرگە چاوەڕێی قسەیەکی خۆشە لە جەبهە پێشمەرگە چاوەڕێی یەکڕێزی ماڵی کووردە کەسوکاری شەهیدان ئەو کات سەربەرزن بە شەهیدەکانیان وەکو ئێستا سەربەرزن کە ببینن سوء ئیستیفادەی لێ ناکرێ هەوڵی ئەوە درێ ماڵی کوردی یەک بخرێتەوە
نا ئەوان پس پرسیاریان ئەوە بوو کە ئێمە پێشنیارمان چێ بۆ چارەسەرکردن ئێمە پێشنیارەکانی خۆمان پێوتن کە ئێمە ئەکید کراوەی دەمینێن ئێمە پێشترێش هەوڵ و تەقەلای خۆماندایە بۆ نمونە ئێمە چەند فەزلێکمان تەسجیل کردووە لە پاش ئاریشەی یا بڵێن قەیرانی سەرۆکی پەرلەمان کۆتایی هێنانی پێینانی وەزیرەکانی گۆڕان ئێمە بۆی حکومەت ئیفلیز نەبێت لە حکومەت نەکشاینەوە پێشمەرگەکانی یەکێتی نیشتیمانی لە یەکەی هەفتا و لە فەوزا و بەشەکانیش تا ئێستا ئەوامر لە فەرماندەی گشتی کە جەنابی کاک مەسعودە وەرەگرن و هەروەها لە پەیوەندیەکانی تری کە پەیوەندی نێودەوڵەتی و تعامل لەگەڵ وڵاتانی دەوروبەرە ئێمە سیاسەتی هاوبەشمان هەیە ئێمە لە پێکەوە ئیشکردنی فراکسیۆنەکان لە بەغدا و ئیجماعی کوردی کارێکی تەئسیرێکی یەکجار زۆرمان کرد و هەروەها لە هەمان کاتیشدا هەوڵی ئەوماندا کە ئەو کێشانەی کە پەیوەندی بە پارچەکانی تری کوردستانە بە شێوەیەکی باش ئیدارە بدرێت و ئەوە تەنها بەو شێوە دەکراگە یەکێتی نیشتیمانی بەعکسی بۆچوونەکەی جەنابەت دەورێک ببینێت کە فەرقی هەبی لەگە دەوری ئەم و لەگە دەوری ئەو. ناو مۆزوعەکە کە بە پێ ڕێکەوتنامەیەکە و ئێمە لە چەند ڕۆژی داهاتوو کۆبنەوەی مەکتەبی سیاسیمان دەبی ئەکید لە کۆبنەوەی داهاتوودا و مۆزوعە باسەکە. ئایدەی ئێمە لە ڕووی دارە ئەوڕۆ تو دیارە چونکە سوالەکەت ئەوەندە مەشغول بووی بۆی جێل لە قسەکانی من ڕانەگرت ئێمە سێ مەوزوعمان لەگەڵ باسکردن ئەقلیم عێراق هەرێمی کوردستان داواکەی کە لێمان چیە داوای لێمان ئەوە کە هەوڵی ئەوە بدەن چۆن لە یابان ئێستا کۆبوونەوەی G7 کرا زلهێزەکان چۆن هاتن لێرە پەیوەندیان کرد و هەوڵی ئەوەیاندا کە یارمەتی عێراق بدەن لە ڕووی اقتصادیەوە لەو یارمەتی عێراق چەند میلیاردە بەشێکی بۆ هەرێمی کوردستانە و ئەوە زیادکەن هەروها بودجەی سەربازی بۆ هەرێمی کوردستان زیادکەن کە بۆ بەگژداچوونەوەی تەرۆریزم چونکە لەو جیانی کە بە باشترین شێوە چەکەکانیان بەکارهاتووە لێرە لە هەرێمی کوردستانە ئەوەی تریان یارمەتی ئابووری هەرێمی کوردستان بدەن ئەوڕۆ ئێمە کێشەیەکی ئابووریمان هەیە کێشەی موچەمان هەیە بۆی بتوانین ئەو مەسەلەنە چارەسەر بکەیت زائیدەن هەندێک لە وڵاتانە یا بەشی زۆری وڵاتانە هەوڵی داوە بۆ چارەسەرکردنی کێشەکانی ناوخۆ بە تاکید ئێمە پێیان دەڵێن ئەمە کافی نییە فشارێکی زیاتر هەوڵێکی زیاتر بە تایبەتی وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا و هەروەها بەریتانیا و وڵاتی رووسیا و وڵاتەکانی تریش ئێمە خۆشحاڵین کە دەبینین وەفدی هەرێمی کوردستان لە مۆسکۆ عەلەمی کوردستان دادەندرێ و ئەمە لە ڕیزی وڵاتان سەیر دەکرێت ئەمە هەنگاوێکی تازە و زۆر دڵخۆشکەرە. بەنسبە سوالی یەکەمت لەسەر مەوزوعی دواخستنی هەڵبژاردن ڕاست نییە شتیوا باز نەکراوە و دەنگووی واش نییە لە چێ هاتوو من نازانم بۆ مەسەلەی شاندی هاوبەش شاندی هاوبەش ئامادەیە بچی بەڵام ئایا تەرەفەکەی تر ڕازیە خۆمە یعنی کە شاندێک دەچێت بۆ چارەسەرەچێ دەبێت کەمەک تەحەمل هەبێ تاوشی دەگەینە ئەو ڕادەیە کە بتوان ئەو سێلانە بەیەکەوە کۆ بنەوە. زۆر سپاس بۆ ئامادەبوونتان سەرکەوتون ئینشاءڵڵا دەستان خۆش ئێوە پێشمەرگەی ڕاگەیاندن زۆر سپاس.